حەزناکەی لە ئەرزی واقع مەسەلەی سەربەخۆی هێندە پرسێکی ئیعلامی و سیاسیە، هێندە پرسێکی نیشتیمانی نییە، بەڕاشکاوە ڕای بەڕێز مامۆستای. نا من پێم شتێکی زۆر باشە. یعنی من بۆ خۆم ئەگەر دەسەڵاتم ببووایە بەڕاستی لە ڕۆژهەڵاتی سلێمانی بۆم بکرایە ئیعلان مەکرە گەر بتوان. بەڵام مەوزوعەکە لەوەیە تۆ لەکوێ ئەتوانی ئیعلانی بکەی بیکەی، بەڵام ئەبێ سەرنج بدەی. ئەریتیریا بوو بە دەوڵەت، بەڵام بوو بە دەوڵەتێکی زۆر فاشل. تەیموری شەرقی بوو بە دەوڵەت، بەس بووە دەوڵەتێکی زۆر فاشل لەگەڵەوەشە کە پرتوغال لە پشتی بوو. ئەریتیریا ئیسرائیل لە پشتی بوو، بەڵام هەروەی هەردوو وڵاتەکە لە برسان ئامر. اینجا ڕەوف دەنگتاش قبرسی ئیعلان کرد بوو بە دەوڵەت، تەنها تورکیا تەییدی کرد، بەڵام تورکیا نەیهێش بمرێ لە برسە. مەسەلەکە لەوەی ئایا ئەو کەسەی کە دەوڵەتێکی کوردی ئیعلانەکە یان ئەتوانێ یان هەنگاوی بۆ ناوە لەسەر مستەوای داخلی چەند ڕاپرسی تەمان ناوێت بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی، چکە هەموو ڕازین، بەڵام چۆنیەتی ئیدارەی ئەم دەوڵەتە چۆنە ڕابەڕێوە لە کاتێکە پەرلەمان پەچی کەوتووە و مؤسسات ئیش ناکە و گەندەڵیەکی خەیاڵی هەیە، یعنی گەندەڵیەکە لە زۆر عیبە لە مستەوای سریلانکایە بێت.